دەرۆژەحمانی خوڕخوڕەی یەکێکە لەو بیتبێژە ڕەزاسووک و قسە خۆشانەی ناوچەی شارێرانە. پیاوێکی بە ساڵدا چوویە، زۆر قسە خۆشە، زۆر لەسەر دڵانە، یعنی تو نیوە شەوێش بڵێ دا دەرۆژەحمان شتێکم بۆ بڵێ وانەیە کە بڵێم نایڵێم و یا دەنگم نایە یا حوسەلەم نیێوانە. دڵی کەسی بە قەولی بەخۆی دەفەرموێ دڵی کەسی نەشکاندووە. بیرەوەریەکانی زمانی منداڵەی کە دەجێڕێتەوە هەمووی لەبیرن، بەیتەکانی کە زمانی منداڵە دەیجێڕێتەوە هەمووی لەبیرن، ئەو حەیرانی کتوێتی لەبیرنی، هەتا ئەو گۆرانی کە مەسەلەن دەمبینی جوانانی مەسەلەن خۆماندا کتوێت یا دەگەڵ ڕەفیقانی خۆی کتوێتی هەمووی لەبیرن. لە گۆرانیشدا لە وردەقاماندا گۆرانی زۆر زۆر چاک دەڵێ، ینی بەندەکانیشی بەندی ڕەسەن دەڵێتەوە. وەک بۆ خۆی دەفەرموێ ماوەیەکی مام ساحب حوسێن شێشە لە خوڕخوڕەی بووە، لەوی شتی فێر بووە، لە حەتۆتەی لە عەلی خەندانی لەو مامۆستانەش وردەقامی زۆر فێر بووە. سەوادی نییە بابم لە ئەوڵەوە هەرەوەی کە ئەگەر جۆی لە نەفەرێکی بۆ نەفەرێک کتوویەتی ئەویش جۆی بۆ ڕاگرتۆ بە دواییدا ئیدی بۆ خۆی کتوێتەوە نەزەری خۆیدا جارێک دووبار کە کتوێتەوەی دی دوایەکەی حیفزی بۆ. ئای شەهەنشای شکوهی عیزەتی ڕووی زەمین وەی گەوهەری تەنزیری سەولەت شەمسی برجی مرسەلین زینة نور نبوة تانز دواري ملك دين مطلع صبح السعادة مسعر صدق ويقين أيستوبا سالاري فوزي أنبياء ومرسلين شوي أسرار ملغ الرمل برعا وهنجتو عرش وكرسي بتختو مسنتو رنجتو. جگە لەوەی کە بیتبێژە و زۆربەی بیتەکان شارەزایە بەهۆیەوە کە چون دەروێش بۆ لەباری ئاینی و وانەشەوە شتە بیتە ئاینیەکانیش هەموو دەزانێت. گەفامم کرد یعنی ئیستێدادەکەم وابوو زۆر گۆرانی بۆ خۆمدام دروستم دەکرد، هەرچی جۆشم لێ بە یعنی شێعرێک بە نیو ساعتی درپا دەگەڵ کابرا بە قسە لە زاری هات با دەرەوە ئەمر فێر بوو چمە گۆلێ سندوسی مەڵا ئەموزای دایکم بوون دیڕەحمان شێعرێکم لەبەرە هەچ کەس ئەو شێعرەی لەبەریە، ئەمما ئاغا من دەنگم نییە ناتوانم بە دەنگ بیڵم، ئەمش دەتوانی وەکە قاتێ بیڵێی دی ئەرێ وەڵڵا ئەوە بۆ خوێنمەوە لە کنی دانیش بووم ئەس قەزا خەلاس بوو گویان وەڵام ماشێنێک ئاتۆ دشتەوە خوڕخوڕەی ئەمش ئازر بوو ماتمەوە ئە لە ڕێ شێعرەکەم لەبەر کرد. سەڵاو شتیشی زۆر کردووە لە هەڕەتی منداڵێەوە بۆ خۆی دەفەرمێ دەڵێ لە مامینەیەکی ئەو بابەتانە فێر بوو. عازیزەم لەبەرە، ئەدی پاییزەم لەبەرە، بەهارەم لەبەرە، خلاصە ئەوی دیش تقریبەن 56 بەستەم شێعر لەبەرە، چونکە بوومە دەروێش لە خانەخا شێعریان دەویست، ئەمن خلاصە وەڵیفەتم وە شێعرەکەیدا دەنا حەت شتێکی ئیشتیام لێ با فێر دەبوو، یعنی هەر ئێک ڕۆژ فێر دەبوو. ئەچ ئەیران بێژش چوو بمەکنی یعنی یەک نێگا سەلامم کردبی وەک برابین ئاوا بوومە، چون ئەخلاقم خۆش بوو. خەلیفەی زەمبیلی گەهات تێرە من منداڵ بووم، ئەوانە ئاوربازیان دەکرد، عیندم ئاوربازێکە پێ خۆش بوو چوومەکنیان پڵیتێکیش وە من دێن گوتیان ڕۆڵە جان منداڵی نابی یەکێ کوتی دڵی مەش شەرین وێی دەن ئەوە ئیشقی لەسەرە، ئەو پڵیتەم دەزاری دەناو ئەو بنهەنگڵانەم دەناو ئاوریش بەگر دایسا ئەوە بوومە دەروێش. دەرۆژەحمان زۆرمان بیرەوەری لەگەڵ یەک پێکەوە هەیە، زۆربەی فێستیڤالەکان و جەشوارەکانی موسیقی و سونەتی وانە کە لە تاران و لە هەندەران و هەتا لە شارە کولەکان بەڕێوە چۆ لە خزمەتیدا بووم و زۆر وانە و شتی بابەتی لێ فێر بووم. دەروێش ئەستا نەبوو لە قونقڵا بەڕەحمەت بی
دەنجی زۆر خۆش بوو ئەگەر چوم گاڵتە پێکردم دیداوە ئەتوو هیچ دەزانی ئاتوێ ئێرەکانە ئەمش کتم ئەگەر نەمرین ئیشاءالله ئەتوو دەروێش ئەسەنی خولاسە وەستای بەی بێژانی ئەمش دەروێش ڕەحمانم خولاسە بۆ کەسم نەکوتووە هەر بۆ خۆم کوتووە ئەگەر دەیڵێن داودەمی دەزانم یان نازانم وەڵام من هەڵخەلەت چەمۆی دەڵێم ئەمشم کوڕە ئابڕوت دەچی ئەمن ئەگە منداڵ بووم هەڵخەلەت چەمۆ هەبوو شتێک بوو خولاسەی ئی منداڵان مەمۆن پێوە دەکوت کوڕە بیڵێ ئابڕوت دەچی ئەتو منداڵی نازانی ئەو هەڵخەلەت چەمۆی کوت ئەس خەزا شتیانەوە دەدوایە ئەمش گوڵەیەکم کوت بە حەزرەتی ڕەسوولم هەڵکوت نیێوەکانیان ئەگە خوێندی دەروێش حەسەنیان لە بیر چوو بۆ نیێوەکەی بنووسن جایزەکە وەجیرە من کەوت ئەمیشە شیعرم کتووە گوڵەم کتووە ئەما ئەو گوڵەیە یعنی بۆ مەلای و بۆ فەقێی و بۆ ئیسانی جەوان و بۆ هەچ کەسی بڵێ هەر پێی خۆشە های وەرە گوڵێ وەرە گوڵە سوورێ بەژن باری شناو قەت بلورێ وەرە گوڵە بەو محەممەد المستەفا ئەیکەم صلی الله تعالی عەلەیه وسەلەم ئەلانیش کەشتی پێ بڵێ وەکو جاران فێری دەبێ فقط ئەلان بڕێک دەبێنی زەینی حیسانی کەیدی سین ڕۆیشتە سەرێ بڕێک کولەتی سیندی کە هاتوۆتە پێشێ و نەخۆشیەکان کە هاتوونتە پێشێ بڕێک بەوانە تەمبەڵی کردووە دەنا ئەلانیش دەتوانێت ئەلان کە جۆ دەداتە ئەخبارێ ئەمە کە بۆ خۆماندا دەنیشین وەک ڤیدیۆی دەدەنێ وەلی پاش 2 ساعتی لە بیرمان دەچێ هەمووی بە دروستی بژێڕینەوە وەلێ هەمووی دەجێڕێتەوە یەکەم جار بووم کە بە ئیسلام تەڵاویەکانی بەرازانم دەبینی ئەگەر چوین بەرنامەکەمان لێ ساز کردووە نیرێشینێکی خۆشم بۆ نووسی دەڵێ لەگەڵ کاک سولمانی عەزیز یادی بەخێر کتم بە پیرخدر و بە قەبری فەلەی و بە شەبەک و بە گەڕوسی دادڕۆین دەچینە ئەوایی خورخورا میوانی دەرۆژەحمانی دەبین دەرۆژەحمان پیاوێکی ڕەزاسووک قسە خۆش لە خزمەتی ڕادستم و دەڵێم دەرۆژەحمان ئەو دەستانت بۆ وا دەلێرزن دیکوت وا مەزانە ئەو پەنجانەی وا لە بێهێزیان دەلێرزێ کوشیوێتی مەم کۆڵەی باڵا بەرزێ کوتمەدی دەرۆژەحمان ئەو ددانێت بۆ دەلێرزن دیکوت وا مەزانە ئەو ددانەی ئێستیان نەماوە تاقی گەستوویەتی زۆر جار سەناگەی ساقی کوتم دۆش دادەمێنم و لێبڕاو دەڵم ئەگەر وا ئاوە شۆخ و شەنگی دەبێ حەیران و بەستێکمان بۆ بڵێ جاوە قەرار بوو گۆرانێک بوو بنێوی شۆخ و شەنگ ئەوی بڵێ ئەو نێرەشێنە بۆی کوترا بوو بەداخەوە گۆرانەکەی تێکدا گۆرانێکی دیکەی کوتی دوای کوتم دەرۆژەحمانەوە کوتی وەڵا ئەوەی ناڵم ئەوە پێ خۆش نەوەمانە لەبەر خۆیانەوە دەست پێ دەکەن دەڵم وەرن لێم فێر بن بانەش دەبن هەرزی هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم هیوادارم گەلی کورد قەدری ئەو ئوستورانە قەدری ئەو کەسایەتێ بەرزانە کە بەڕاستی بەبێ ئەم چاوەڕوانی خزمەتی فەرهەنگ و کەلەپوری کوردیان کردووە قەدری ئەو خۆشەویستانە بزانن هیوای تەمەندرێژی بۆی دەخوازم و سپاس بۆ پێگەی هەواڵی هاژا کە ئاور لە ئەو کەسایەتی بەرزانێ دێت